میوانێکمە لەگەڵ دەبێ میوانێکی ناسرا و شارەزا بەڕێز یوسف عوسمان شارەزا و ڕێنماییکاری دەرونی مامۆستا زۆر زۆر بەخێر بێ. بەخێر هاتی. فێرم مەکە چۆن جگەرە بکێشم، فێرم کە چۆنی تەرەکەم هەنگاوەکانی تەرەکەم. بیانیتان باش، بیانیتان بەخێر و خۆشی و هیوادارم ئەم بەرنامەی ئێوە بێتە هەنگاوێک بۆ ئەوە کەسانی کە تەکنیکێک بۆ کەسانی کە جگەرە دەکێشن و واز لە جگەرە چشان بێن. مامۆستا لەوە دەست پێ بکەین کەسێک جگەرەکێشە بە دیار ئێمە دانیشتووە چ ڕێگایەکی ئاسان و کورت هەیە بۆ ئەوی واز بێنێ. ئەو پاڵنەرانی کە دەبێتە هۆی جگەرە کێشان یەکەمین پاڵنەر لە هەرزەکارەکانەوە دەست پێ دەکات پاڵنەری لاساییکردنەوەیە. پاڵنەری لاساییکردنەوە یەکە کە لە گەورەترین هۆکارەکانەوە کە هەرزەکارەکان پەنای بۆ دەبن. هەرزەکارەکانیش باشترین ئامادە باشیان هەیە بۆ ئەوەی فێری جگەرە بن چونکە گەشەی هۆرمۆناتیانەوە دەست پێ دەکات و بە تایبەتی گەشەی هۆرمۆناتی جەستیان دەست پێ دەکات و نمووی هۆرمۆناتی مێشک دەست پێ دەکات. هەر شتێککە وەردەگرێت یەکسەر ئێمە پێڵێن تەعود ڕادێ لەسەری شتێکیش کە ڕاهات لەسەری دوای دەگاتە قۆناغی ئالوودەبوون ناتوانێ وازی لێ بێنێت. لە هەرێمی کوردستاندا ئەگەر بەپێی ئەو ئامارانەی ڕاز بێت کە وەزاری تەندروستی بڵاوی دەکاتەوە 26 هەرێمی کوردستان جگەرە دەچێشێ لەو 26 76 گەنجن لە تەمەنی هەرزەکاری لە تەمەنی 13 ساڵی تا دەگاتە تەمەنی 30 ساڵی زۆرترین ڕێژەیە کە ئەو جگەرە دەچێشێت. بۆیە قۆناغی هەرزەکاری قۆناغێکی زۆر زۆر ئەساسە. سەبەبی سەرەکیشەوەیە کە لاسایی دەکاتەوە یەکەمیان سوۆشیال میدیە زۆر جار هەیە لە ڕێگای سوۆشیال میدیا لاسایی دەکاتەوە. دوو کۆمەڵی برادەرە کە برادران بێکەوە کۆ بنەوە لە شوێنێکەوە لە کۆڵانێکەوە بەزی دایک و باوکیان وزگەرە دەچێشن یان لاسایی براگەورە و باوک و ئەوانە دەکەنەوە یاخو زۆر جار هەیە دەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە ماڵێت تونند و تیژیان بەرامبەر بەکارهاتوە دایک و باوک ئیهمالی کردووە. لە زۆر ئەو گەنجانەمان پرسیوە هۆکاری سەرەکی چییە تۆ جگەرە دەچێشی دەڵێ من کەس ڕەفیقم نییە لە ماڵێ دایک و باوکم خەریکی ئیش و کارەکانی خۆیانن فراغێکی عاتفیم بۆ دروست بووە من هەست بەبوونی باوک ناکەم هەست بە باوەشی دایک ناکەم ئەوان شەو ڕۆژ مەشغوڵ و کاری تایبەتی خۆیان هەیە تەنها بۆ ناخواردنیش کۆ نابینەوە بۆیە هیچ هاوڕێکم نییە لە دەرەوە ناچارم پەنا بەمە بەر ئەم جگەرە ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆیە ئەو کەسانی کە لە ماڵەوە جۆرێک سۆزداری هەیە لە بینیانەوە وابەستەی سۆزداری هەیە ینی تەرابوتی عاتیفیان هەیە لە بینیانەوە کەمترین شت پەنا بن بۆ جگەرە کێشان. پێوەرێکیش هەیە لە جگەرە کێشان ئەڵێ هەر کەسێک ڕۆژانە هەر جگەرە بچێشێ هەر جگەرە 0.5 میلیگرامی تێدا بێ هەر جگەرە بچێشێ ڕادێت پێوترێت جگەرە چێش بەڵام لە هەر جگەرە کێشان کەمتر تەنها بۆ زەوقە بۆ زەوق و بۆشتیوە هەر کاتێ ئەوێ تەرکات مامۆستا هەر بەگشتی ئەگەر بۆ زەوقیش بێت هەر هەڵێت چونکە ڕەنگە زۆر جاریش دەمێ ئێستا ئەسەرنج بخینە سەر ئەوە زۆر جاریش تێکەڵبوونی کولتورەکان ئێمە لە دوایەوەی کە بارودۆخی سووریاوای لە هات لە سووریا زۆر ڕەواجی هەیە نەرگەلە کێشان و تەنانەت بۆ خانمانیش و بۆ پیاوانیش بە هەمان ڕێژەوە بە هەمان شێوە ئەو با بڵێن ئەو حاڵەتە هاتە پێشێ و کۆمەڵی خەڵک هاتن بۆ کوردستان دیاردەی ئەم کافتریانە زۆر زۆر زیاتری کرد خەڵکێکی زیاتر تا چەندێک کولتوریش کاریگەری هەیە یانێمە کولتوری کوردی خۆمان بۆ یان نەکورد وەکۆی کە باسیەکەم کولتورێکی دیکە تێکەڵ بووە بۆتە هۆکار. نەرگلە لە ئاسیای ناوەڕاستەوە هاتۆتە لای ئێمە بۆ هیچ تێکڵاوبوونی ئەو کەلتورەوە هەیە ئەگەر بیرتان بێ ئەو تەمسیلێکی کوردی هەیە ساڵی هەفتەیەکانەوە ئەوەی تێدا نالەوازان نێرگلەی تێدایە کەواتە ئەو کاتەشەوە هەبووە کە لە جونەبەوە نەبووە بەڵام ئەو کاتە وان نەبووە ئەمە تەنها دەمبینی لە دیوەخانی ئاغاکانەوە ئەو کەسانەوە بۆ نێرگلە دەچێشترا نێرگلە کەس نەی دەزانی بەڵام ئێستا بۆتە مۆدا مۆدرێن بۆیە لە کافتریاکان و دەڵێ هەر شتێک ئەگەر لە سەرجادە دەست پێکە مۆدرێن نییە بەڵام لە کافتریاکانەوە لە نێتەکانەوە دەست پێ بکات کافی نێتەکانەوە بێتە مۆدرێن و مۆدێل کاتێک کە هاتیش و لە کافتریاکانەوە دەستی پێکرد ئەتر ئەمە بووە شێوەیەکی یعنی باو بۆچی تۆ نێرگلە ناچێشی دیارە تۆ زەوقن جا شتێکی تریش هەیە ئێستا
بە تایبەتی کچان من زۆر ئەیان بینم جگەرە ئەلکترۆنیەکان ئەو ڤەیپە بەڕاستی دیاردێکی زۆر خراپە دیاردێکی زۆر ئەوەیە دکتۆرەکان زۆر تاکیدیان لەسەرەوە کردەوە کە ئەم جگارە ڤەیپانە ئێستا باس لەسەرەوە شەکەی کاوانە چەندێک کاریگەریانە بێت و چۆن لەسەر مامۆستا تایبەت بە جگارەکێشان ینی زۆر جار بابەتەکە پەیوەندی بە بابەتەکی پەروەردەیی هەیە ینی بۆ نمونە کەسی وا هەیە باوکمان مامان ئەو کەسانێک کە لە خۆمان بەتەمەترن دەڵێ کاتی خۆی لە غیابی باوکم مەسەرەن دایکم داپیرم جگەرەشی پێدەدام بۆی هەز بکە کە پیاوێک لە ماڵەوە هەیە تا چەنەمە ڕۆڵی هەبووە ئێستا ماوە ئەو بابەتانە جگەرە کێشان هاوڵی چاب وە لە دیوەخان کەسێک چوو بە ماڵی کەسێکەوترەوە ئەگەر جگەرێکی نەدابە نەنگیەکی گەرم نەبووە نەنگیەکی گەورە واحیبێکی گەورە بوو ئەیوت چوومە ماڵیان و جگارەیەکیشی نەدامێ لە تەعزیان و لە پرسە جگەرە دابەش دەکرا لە ڕۆژی جەژنان جگەرە وشتیوا دابەش دەکرا ینی ئەیوت عیبە با جگەرەمان هەبێ میوانمان دێت جا ئەمە وەکو کەلتورێکی کوردی لاتەوە لە کوردستانیشە کوردستانیەکە لە وڵاتانی کە تووتن تێدا دەچێندرا تووتنی تێدا دەچێندرا و تووتنی بۆندار بوو داهاتێکی باشی هەبوو سەرفیاتێکی باشی هەبوو کەواتە ئەمە بوو بۆ هەم ئابووری هەم بوو بە باری بابرێن کوشت و کاڵی هەم کۆمەڵایەتیش هەم کەلتورێکیشی بوو کە ئەم جگەرەیان دابەش دەکرد و بەشێک لە میوانداری بوو بەشێک لە میوانداریەوە بوو بەڵام بەداخەوە ینی ڕێژەکە وای لێتە و کاتە بەس گەورەکان جگەرەیان دەچێشە داپیرمان و پورمان و ئەوانە کە تەمەنێکی گەورەیان هەبوو ئەوانە جگەرەیان دەچێشە بەڵام زاهیرەکە لێرە خەتەرە کە کاتێکە هەرزە کارێک یان گەنجێک دەست بە جگەرە کێشان دەکات ئەمە خاڵێکی زۆر سەلبیە باشە مامۆستا جا گرنگیەکەشی لەوەیە ئێستا جگەرە تا ڕادێک لەبەر چای خەڵک کەوتووە بەهۆی ئەوەی کەڵم بۆنی ناخۆشە یاخود لە ڕووی تەندروستیەوەی دیکە بڵین لە ڕۆژانی بەرنگاربوونەوەی جگەرە کێشان و ئەمانە زۆر زیاتر جەخت کراوەتەوە سەری ئێستا بە جۆرێکی دیکە ڤەیپ وەک بارست کردووە جگەرە ئەلکترۆنەکان بەکارهێنرێت بە بۆنێکی خۆش بە تامێکی خۆش ئەمە واکات کاریگەری هەبێت کە زیاتر خەڵک ڕوو بکاتە ئەم لایەنەی با من و تۆ گفتوگوێ بکەین چیلۆی تووتنی باش بە $300 $300 بەپارەی ئێستاکە 500,000 دینار هەر چیلوەکی تووتن یەک پارچە پاکەت یانێکە دە پاکەت لێ دروستە بێت یعنی ئەگەر دابەشی هەر پاکەتی $15 لەسەر دەوەستێت تا دێت و چا دەکرێت و خۆش دەکرێت ئەو دەکرێت $15 یعنی بێ پاکەت بە $20 بێ ئەگەر تووتنەکەت نەباتی بێ چاندراو بێ بەڵام ئێستا پاکەتی بە 500 دینارە ئەمە وای کردووە هەموو کەسێک هەموو مناڵێک بەدەستی کەوێت بەدەستی بە 500 دینارە پاکەتێ بە 1000 دینارە بە 2000 دینارە ئەمە تووتن نییە ئەمە شتێکی ترە ئەبێ لێکۆڵینەوە لەسەر ئەو شتانە بکرێت ئەگەر تووتنەکە حەقیقی بی تۆزەکانی فەرق دەکە یان زۆر فەرق دەکە زۆر فەرق دەکە کە تۆ شتێک دیارە ئەیچێشی کە چیلوەکی تووتن لە بازار تۆ وەرە بیکرە تووتنە باشەکە بە $300 بەڵێ ئێستا کاغەزی تێکەڵا ئێستا داری وشک و ئەو شتانەی تێکەڵ ناوکی دارەکانەوەی تۆزە ئەوە دەبێت ڕەنگی قاوی دەبێت تێکەڵیەکەنی تر کۆمەڵشتی تێکەڵەکەن یاسایەکیشمان نییە کە ئەگەر لە مارکێتە لە دوکانێکە هەبێت منداڵێکی خواردە من 18 ساڵش بڕات هەر بە ئاسایی پێی ئەدەن تۆ وەرە وەکو ئابووری ناسێک کەسێک تووتن بچێنە جوتیارێک تووتن بچێنە خۆشی کاو بیباتە ئەو شوێنە بیفرۆشێ و تووتن خۆش بکرێ و بکرێتە جغرە و ناوفلتەر و ئەو قەپاغ و دوای بازرگان قازانجی لێ بکە و گومر قازانجی لێ بکە و بێنێتە دوکاندەر چۆن بە 500 دینارە بێت ئەم قازانجە چۆن دەستکەوتوە کەواتە ئەم پاکاتانە کۆمەڵی شتی لە دواوایە ئێمە ئەبێ هۆشیاری ئەوەمان هەبێت جا ئەم پەروەردەیە زۆر ئەساسە پەروەردەی ماڵ یعنی تۆ هەرچەند لە ماڵی دایک و باو جگەرە نەخۆن مناڵەکە جگەرە ئاخوات بەڵام کاتێک کە فەراغێکی سۆزداری هەبێت فەراغێکی عاتیفی کێشەی ئێمە لەوەدایە نەک مادەی ئێستا 5 مادەمان هەیە لە کوردستانە مناڵەکانی ئێمە پێیوانە جیرۆدە بوون پێیانەوە ئیدمان بوون جگەرە کێشانە ئەمەی ترە ئەوەی ڤەیپەکەیە نێرگلەیە
مادە هۆشبەرەکانە مۆسیقای مخدراتیە. ئەم مۆسیقا مخدراتی وشتیوانە ئێستا وا لە کوردستانە و بڵاو بۆتە هۆی حالەتی هەڵچوون هەیەجان کوشتن ئەوەی بەرامبەر دەکوژێ خۆی دەکوژێ. ئەمە ئەگەر تۆ فریای ئەو گەنجە نەکەوی ئەم گەنجە لە دەست دەردەچێت ئەم گەنجە تووشی حالەتێکی نەخۆشی دەرونی هاتووە ئەم فراغی دروست بێتە ئەم فراغەیە بە باوکێکەڵێ ئەڵێ مناڵەکەت پێویستی بە توێ ئەڵێ هەموو شتێکم بۆ دابین کردووە ئۆتۆمبیلم بۆی کڕیوە خانوو هەمووشتم بۆ کردووە. ڕاستە ئیشباعی مادی کراوە بەڵام ئیشباعی ڕوحی نەکراوە. من و تۆ ئۆتۆمبیلمان هەیە خانوومان هەیە هەمووشتمان هەیە موچەیەکی باشمان هەیە بەڵام دڵم ئیسراحەت نییە. بە من دەڵێ مامۆستا خەوم لێ ناکەوێت شەو کەواتە چێت تۆ پێویست بە ئیشباعێکی ڕوحی هەیە. ئەم ئیشباع ڕوحیە بۆ گەنجەکان ئەبێ لە قوتابخانە ئەبێ لە ماڵ دەست پێ بکە لە قوتابخانە دەست پێ بکە لە هۆیەکانی وەسا ئەو سوۆسیال میدیاوە دەست پێ بکە. ئەمە یەکێکە تۆ سەیری سوۆسیال میدیاکەی هیچی بۆ گەنج تێدا نییە هەمووی تێدا تێ کوشتنە گرتنە ئیتر شتی ترە لەو بابەتە. ئەمە فەوزایەک لە مێشکی ئینسان دروستەکە لە ڕووی سایکۆلۆجیەوە هەر شتێک ئەگەر فەوزا لە مێشکی ئینسان دروستکە ئینسان ڕێگایەکی هەڵە دروست دەگرێت خۆشی نازانی بۆ دەکا. زۆربەی گەنجەکان کە پێی دەڵێ بۆ جگەرە دەچێشی دەڵێ نازانم ئەلێ بۆ شەڕدەکەی دەڵێ نازانم ئەڵێ کاکە بۆ لە قوتابخانە فەوزات دروست کردووە ئەڵێ نازانم. بە دوای یەکشت بگەڕن ئەگەر ڕوونکردنەوەی هەبێ وەکو چارەسەر ینی زۆر جار کەسێک هەیە گەنجێکە ئاڵوودە بووە بە جگەرە کێشان دەڵێ بەڕاستی دەمەوێت تەرکی بکەم بەڵام ناتوانم چی بکەم پێم تەرک ناکرێت ئەم نەبوونی ئیرادەی پەیوەندی بەچی هەیە چۆن بتوانێت ئیرادە و هێز بۆ خۆی دروست بکە؟ لە ڕووی سایکۆلۆجیەوە هەموو شتێک پێویستی بە ئیرادەیە. ئیرادە چیە؟ ینی خۆنرخاندن. تۆ تا چەند ڕێز لە خۆت دەگری و تا چەند خۆت خۆش دەوێت تا چەند هاوڕێی خۆیتی ئەمە ئیرادەیە. یەکێک دەڵێ وەڵا ئەم کارە بکە دەڵێ ئیرادەم نییە. ینی ئیرادە چیە؟ هەمومان باسی ئیرادە دەکەین. ئیرادەم نییە لەگە برادەرەکەم پێک بێمەوە ئیرادەم نییە جگەرە تەرکەم ئیرادەم نییە مەشروب چکە جگەرە ئەبێتە مەشروب دوایە بێتە نێرگلە دوایە بێتە مخدرە دوایە بێتە ئەلسکا موسیقای مخدراتیە. ئەمانە هەمووی دروستە بێت کەواتە ئەبێ زۆر زۆر ئاگامان لەوە بێت. ئیرادە بریتە لەوەی تا چەند تۆ بایەق بە مناڵەکەی خۆت دەدەیت ئەوە ئیرادەت بۆ مناڵەکە دروستە بێت. تۆ مناڵێکت هەیە بچووکە ئەڵێ مامۆستا ئەو مناڵی من ئیرادەی نییە ئەڵێم تا چەند بایەخی پێدەدەیت تا چەند لای تۆ گرینگە ئەو مناڵە بایەخی پێدەیت تا چەند فراغی بۆ پڕ دەکەیتەوە بەقەدەر ئەوەنە ئیرادەی دروستە بێ. هەر مناڵێکیش ئیرادەی دروست بوو هەرگیز شتی غەڵەت ناکە. ئەوانەی کە شتی غەڵەت دەکەن چ لە ڕووی تەندروستی زیان بە جەستەی خۆی بگەینە چ بە ژینگەی دەوروبەر بگەینێ چ بە کۆمەلگای دەوروبەر بگەینێ هەمووی ئەوەیە کە تووشی داڕمانی دەرونی هاتووە لە ڕووی ئیرادەوە ئیرادێکی سفری هەیە تووشی حرمانی عاتفی هاتووە بۆیە چێ لە شوێنێکی تررا تەوزیعەکە کەواتە خاڵی یەکەم ئەوەیە چۆن ئیرادە لە ناو ماڵەوە دروستکەین چۆن وا بکەین دایک و باو کاتی هەبێ بۆ مناڵەکەی خۆیە. ئەگەر دایک و باو کاتی هەبێ بۆ مناڵەکەی خۆیەوە باشترین کات چۆنە؟ ئەڵێ ئەگەر هەموو باوکێکنانی ئێوارەی لەگەر مناڵەکانی خۆی خوارد و شەو نەچوە دەرەوە ئەو باشترین بەختەوەرترین خێزانە. بۆ هیوایی کە لە ناو کوردستانە لەو باوکانەمان نمونیان زۆر بێت دایک و باوک لە باوکەکە نەچێتە دەرەوە زۆر باش باوکەکە نەچێت باوکە دایکەکەش زۆر جار ئەچێتە ماڵی خوشکی ئەچێتە ئەڵێ باوشیان لە ماڵە با من بڕۆم نابێشتیوە ئەبێ باشترین شت نانی قەدیمی بۆچی وا بوو لەگە بانجی مەغرب هەموو لە ماڵ بوو کاتە کۆبوونەوەی عایلیمان نییە پێکەوە دانیشتنی خێزانیمان نییە بۆی خەتەرەکە زۆر